ڕاد چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ ئەو شوێنانەی کە پێڵێن شوێنی گەشتیاری شوێنی تاکە کەسی نیە، شوێنی گشتیە و ئەو کەسانی کە سەردانی و شوێنانەکەن داواکەین لە ڕێگەی تەلەڤیزیۆنە بڕێزەوە شوێنەکانی خۆیان پاک بکەنەوە و ئەو شوێنانەی پیس نەکەن لەبەرەوەی دوای ئەوان خەڵکی کەسانێکی تر ئەوان جێگەکانی ئەوان و ژینگەی کوردستان بەڕاستی ژینگەیەکە پێویستە لەسەر هەمان بپارێزرێ، ژینگەیەکی پاک ئاهۆیەکی جوان و سەیرانگاکان بە تایبەتی ئەو سەرنگایانەی کە خۆی تەبیعەتێکی وای دروست کردووە کە ئەو کەسانە یاخود خەڵکانی بیانی سەردانی ئەو شوێنە ناکەن و داواش ئەکەن ئەو کەسانی کە سەردانەکەن شوێنەکان بپارێزن بۆ ئەوەی شوێنەکان بە جوانتر و بە پاکتر بە ڕازاوەتر بمێنێتەوە. پاراستنی ژینگە مانای پاراستنی ملەتە. ئەگەر تو ژینگە بپارێزی مانای خۆت پاراستی. خاوێنی ژینگە لە دین و ئیماندایە. ئینسان دەبی چەند پاک و خاوێن بی ئەوها ژینگەش پاک و خاوێن ڕابێت. ئەم حەزکە کەس سبل و پاشماوی توانە نەغابن هەمی بکەنێت عەلاجێکی دا و دانەوێرێ دوای پاقش بێت و مرتب بێت و جوان بێت. یەکەم جار پاراستنی ژینگە ئەبێ ئینسان لە ناخی خۆیەوە دەست پێ بکە. هەر وەک چۆن نووسری بەنەوەڵام مەکسیم گۆرکی دەڵێ یەکەم جار ئەبێ ئینسان ناخی خۆی، مێشکی خۆی، هەبوونی خۆی پاک بکاتەوە لە هەموو جۆرە پیسیەکان، لە هەموو جۆرە شتێکی نەگەتیڤ کە ببێتە ئەگەری ئەوە ئینسان پیس بکاتن لە ژیاندا. ئەوە دەگەینێ کە خۆ بەتاڵکردنەوەی ناخی خۆت لە پیسی ئەوجا ئەتوانی خزمەتی وڵات و کولتور و سروشت و ژیان و هەبوونی خۆت بکەیت.